کاریگەریên پرۆژەیە ڕۆناکی ئێدی نەبتنێ سەر ڕوونکردنا ماڵان بەڵکو حتا سەر ژینگەهێ و ساخلەمیە مرۆڤان ژیت ناوە هەرێما کوردستانێدا دیار بن به مجارت گل دکتور علی برزنجی پسپور نخوشین هناسه کدش حولی پاکی راسته خو گل مدا بودم دو بحث کن دکتور گلک سپاس کوین گل مدا نه دست بک از حس کن بزانم و کلین هاتی نکرن و کی مالیدت هل و کارب یا خراب روش یا خراب تایبتی جالیه کارب و کوپرکا مالیدان بی گل و کلین کنوکت نکرن حتی چرا ده کاریگری سر هبینل دست بک سر هوای پاکش کو او هوای هر او اوچتت نفس آمده بله او کاتتان باش بالتأكيد زور رولي كي جوري هبو نبوني او مولدانا ودوكالي او مولدانا لسر مروف بتايبتي وكلي كون دامي هناسا اما دبي باش بزانين او دوكالا او بونا خرافه بس لسر هناسا نبو لسر همو جستي مروفو بقرا ضلي بقرا هرشي شير بنجيك لناو جستي روب دا لبيستيوا لناو مسانيوا ونناو قديو وجلطكاني دلو جلطكاني ميشكشو امش بتايبتي اگر باسي هناسا بكين كوندامي هاوكرني بوري هناسا وهمان كاتش نخوشي شير پنجي هناسا زور زور كاريگري هيا چكو جناب تزاني هر بالدنيا گشتي جنگا همي گورا دنيا برو گرمي روشتوا هميش اوانا كاريگريان هيا اگر بوني دو كالي موريدش بيتا سري زياتر وضعي خراب تربي بعض خلق يكشي اصلا لقل بوني او دوكالانا كوا كارگري هبول سريان بعض كان ابيني جگره تشيششن او انا هميان ابونا زياد بوني رجي شير پنجا نماني او دوكالانا اكيد رجي نخوشي شير پنجا و هبوني بوري هناسا و نخوشي ربوش كما بيتوا ومن شتيك تايبت بخوما ويبيني ما امصال نازانم هاسلم كردوا گرمايكش رجي گرماش كم تربوتوا گرما زۆرە پلەی گەرما عالەمیان بەرز بووە بەڵام تارادەیەک ئەمساڵ هەوا هەبوو زیاتر لە شاری هەولێر و هەستمان بە هەوایەکی فێنێکتریش کردووە. ئەف کاریگەریە دەمەکێ کووردا دەردکەوە دکتۆریان ژیمە پێتوی دەمەکێ زێدە هەیە حتا بە کۆڵین بینەکردن پرۆستیژی وسایە یعنی ئەو دکێلا مالیدەیان کو نەمایە یەکسەر کاریگەریان وێر سەر تەندروستیان مرۆڤی دیار بن. بەڵێ دوو کاریگەری ڕاستەوخۆ هەیە وەکو نەخۆشی ئەوانەی نەخۆشی ڕەبوایان هەیە نەخۆشی هەوبوونی بۆری هەناسان هەیە ئۆکپێلەن COPD ئالتیاب قەسەباتی مزمن ئەکید کاریگەریە مباشریان هەیە لەگەڵیان و ڕێژەی ئەوانە ئیلتیهابی سیەکان کەمترە بێتەوە و پاشە ڕۆژش ئەو کاریگەریە ڕاستی بە نفسی دەقەنای بینین ئەکید بەس بە ئایندەیەکی نزیک ئەوەشە بینین کەمبوونەوەی ڕێژەی شێرپەنجە ئەبێ ڕاستی چکە ئەممادەنی ئەو دووکەڵانە دروستیەکە مادەکان هەمی مادەی ژەهراویە و جەناب شەزانی نزیکن لە ناو ماڵەکان و لە دەوروبەری ماڵ و کۆڵانەکانن و تاڕادەیەکش ئەڕواتە ناو ماڵەکان ینی بە بۆنەی مەسەنە موبەریدە بەکاردێنێ هە دەرگا بکرێتەوە بۆنی ئەو شەت نییە بە بۆنێکی تەواو بڕاتە ناو ماڵەکە بەڵام ئەو مادە ژەهراویەکان تاڕادەیەکی باش ئەڕۆشتە ناو ماڵەکان تاڕادەیەکی باشش ئەبووە کاریگەری ئەبووە هۆکاری هەوبوونی بۆری هەناسا بەڵام وەکو جەنابەت باسی کرد پاشە ڕۆژ ڕێژەی شێرپەنجەش قەناعەتی من وایە زۆر کەمە بێتەوە توێژینەکانش هەمیان پیشانداوە دووکەڵ یەک لە هۆکاری ڕئیسی توشبوونی شێرپەنجەیە لە ناو جەستەی مرۆڤدا و هیچ کارش سەرنجێکریە بۆ نمونە ئامارێک بەردەستی هات پار ساڵ بەریا دەست جێبجێکردنا پرۆژێ ڕووناکییانژی تامڕاندنا 2000 مالیدەوە بێتەکردن و نوکە بەرێ چەند کەستا سەردانەوەت کرد بووی وەرگرتنا چارەسەریەش بەر بهێن تەنگیە یانژی دیکێلا مالیدەیە نوکە چەند کەس سەردانەوەتکەن هەمان مەبەست بەڵێ ئێمە ڕاستی ئامارێکی تەواو نییە جەناب تەزانی من بەشی شێرپەنجە نیم بەڵام بەشی بۆری يعني ريوروي هناسا كان بهن طنجيا يونجي كوندوم هناسا بله كفحصي بله بالتاكيد رجاكي كم تربوتو بالتاكيد بلام بليم استعمارك لبندسم بين راسينا خير بلام اوي ايما اي بينين لسرداني نخوشكان بو لاي ايما ريجي او كساني خاصه لدوربري شونكاني موليدي ليابو كم تريكا وقد جنابشت اگر شاري هولير ببيني لدوروا ئەبینی ڕێژەی دووکەڵش کەم بۆتەوە لە شاری هەولێر کاوە مەسەنە ئێمە
لە کاتێکی لە دوورەوە دووکەڵمانە بینی ینی سەر شاری هەولێر کەمێ تەمێکی لەسەر بوو ئیستا زۆر کەمترێکە ئەسڵان زۆر ڕووناکترێکە و زۆرش پاکتر خۆی پیشانەدا ئێمەش کە خۆمان کە دکتۆری هەناسە ئەبینی ڕێژەی نەخۆشەکانش کەمتر بوونەتەوە لە ناحیەتی وەکو بڵێ زیادبوون نەخۆشی ڕەبۆ یان حالەتی حساسی سیەکان ئەوانەی ئەڕۆنە ناو نەخۆشخانە. شی بۆ من بژمێری تقریبان چەند نەخۆشینە ئەڤێن کوش ئەڤروپێڤە ئەم بژین ئیشڵۆ نامینم پێک جاری ji ber vemrandina malî de ya êdî ew nexweşiyê jî bê netamrandin. بەڵێ ڕاستی ئەگەر کۆئەندامی هەناسە وەرگین ئەتوانین بڵێن 1970 بۆ 1990 نەخۆشەکانی کۆئەندامی هەناسە زۆر پەیوەندی هەیە بە ژینگە چکە جەناب دەزانی ئێمە هەناسەمان کراوەتەوە بە ژینگە مەبەستم ئەوەیە چەند نەخۆشیە 5 6 10 زیاترە والله زۆرە تقریبان ئەڕواتە سەر 5 بۆ 10 نەخۆشی ئەڕوا ئەگە زیاترش نەبێ بەس یعنی vemrandina malî de deh heta deh nexweşiya namînin خۆشحالیڤە. بەڵێ ڕەنگە زیاترش بێت چکە شێرپەنجەکان ڕێژەی شێرپەنجە بەگشتی بەست وەکۆی باسم کرد لە بیدایەتی قسەکردنەکەم لە ینی کۆئەندامی هەناسە نییە ئەگەر بینە سەر جەڵتەی دڵ جەڵتەی مێشک شێرپەنجە لە ناو هەمووی جەستەمان یان لە پێستەوە لە ناو گەدەوە پەنکریاس ئەگەوسەبەت نەدەهەن یانێ بدەهۆنی هەناسە چەند بەڵێ هەمویان دەوری هەیە ئێمە نانین شتی تر کاریگەر نییە لە شێرپەنجای بۆری هەناسە و یان جەستە بەڵام یەک لە کاریگەری گەورەکان دووکەڵی ئایا دووکەڵی جگەرەش بێ یان دووکەڵی ئەو مۆلیدانە ئەو مادە ژاراوێنێ ناو ئەو شتەیە و هێشتانش ئەتوانین وەکەوەی ئاگام لێە ژینگە باشتر خۆشکەین بە زیانبوونی دارچاندن و مەسەنەن نەمانی دووکەڵی سیارە چکە ئەوانش کاریگەریان هەیە کاریگەری خراپیان هەیە لەسەر کۆندامیان بابەتی گرانی و ئەرزانیە نرخ و بەهای کارە بۆ 24 دەمژمیری گەلک هاتە بەحثکردن نێڤبەرە نەڕازیبوون و تایبەتیژی پشگیریدانێ هەردوو ڕاوبۆچوون هەبوون لێ چەندا گرنگە وڵاتی هەستە پندێ بکەن پرۆژەیە ڕووناکی نەبتنێ دانا ڕووناهەیە بەڵکو گۆڕانکاری هەر سەر حتا تەندروستیاوانە بەرەف باشتر پاقژیا ژینگە هەیە ئەف هشیاریە بێتە بەڵافکردن. بەڵێ بە تەکید ئەگەر جەنابەت ببینی لە شوێنیت کە لە دەرەوەی کوردستانش سەرفی بودجەی بۆ نەخۆشخانە و نەخۆشی زۆر دائاندرێ یعنی ئەگەر ئێمە گەر یەک کەس یەک شێرپەنجە کەم کەیتەوە جەنابەت دەرمانی شێرپەنجەت کەم کردەوە ئەوش زۆر گرانە فەحسکردنی تەشخیصکردنی شێرپەنجەکە زۆر زەحمەت و زۆر گرانە. نەخۆشەکەش دوایی لە ئاخیرە ڕەنگە دوای بە شێرپەنجەش ئەگەر عیلاجی نەخۆشەکە تەشەنەی کردبێ ئەوش ڕەنگە لە ئاخیرە ژیانی خۆی بدات و نەخۆشەکەش بڕوە ئەوانە هەمووی ڕێژەی ئەگەر ئەوانە حساب بکەیت لەگەڵ ڕێژەی ئەو کارەبای سەرفەکرێ حسابەکەی کارەباکەی هیچ نییە بۆ سیحەتی ئەو نەخۆشە ئەوەی تووشی نەخۆشەکە نابێ ئەسڵەن ئەگەر ئێمە بەراوردمان کردەوە و زۆرش نەخۆشیە ئێمە پێویستمان بە کارەبای نەخۆشیمان هەیە ئەگەر کارەبای لەسەر بکوژێتەوە یان بەعزە جارێک کارەبای مۆلیدە ناتوانێت مەسەن ئۆکسسیجینمان پێویستە بۆ نەخۆش دابینکەین ئەگەر کارەبای لەسەر نەبێ ئەوش ئەبێتە هۆکاری مردی نەخۆشەکە گەر کارەبای نەبێ تا ئەو دوشتە دەبێ بەڵانس بکەین بزانین کامەی باشتێکە لە کامەی و کامەشی ئیسفادەیە بۆ پاشە ڕۆژی نەخۆش باشە نوکە وزەیە پاقشک و تێتە بەحثکردن وزەیە پاقشش جهێ وان مالیدا تێتە بکارانین بەشێکی زێدەیە وڵاتیە حتا بەرێ خودداینە کارانینا تیشکا خورێ دی پانل داناینە ji بۆی ku tîşka xورێ karabaxuya pêtivî werbigrin heta çira de ev rêkên henê dê xizmeta nifşên dahatiyên Kurdistanê bikin hemî karê me ji wêzeya paqij bête wergirtin. بەڵێ ڕاستی ئەوەی بیستومە زیادبوونی ڕێژەی دارچاندن لە دەوروبەری هەولێر ئەوە شتێکی زۆر مهمە بەکارهێنانی سیارەی پاتری یان سیارەی هایبرید یان ئەوانەی کەم بنزین و گاز و غاز سەرفەکەن زۆر مهمە وەکو جەنابەت باس کرد ئەتوانی ئێمە وزەی خۆر بەکاربێنین بۆ دروستبوونی وزە ئەوش ڕێگایەکی پاکە بۆ دروستبوونی وزە بە قەناعەتی من ئەگەر هەمومان لە فکرمان دێ کوردستان پێش یان بە تایبەتی هەولێر پێش 20 ساڵ 30 ساڵ زۆربەی خەڵکەکان لە سەربانە خەوتن لەبەر هەوا فێنکەکەی و هەوا خۆشەکەی
قەنەعەتی من وایە لەوە باشترێ بێت و هەواکەش خۆشترێ بێت و ڕێژەی نەخۆشی زۆر کەمترێ بێتەوە. قال لك سباس دكتور علي بارزنجي بسبوري نخوشين هنا سيش هوليري هند قال ما ضبون سباس بوا دكتور.